سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش هەفتەیەکی پڕ لە چالاکی هونەریمان بەڕێ کردووە بە تایبەتی شانۆکاران و سینەماکارانی کورد کۆمەڵێک بەرهەمی نوێیان پیشاندا با پێکەوە بڕگە و بابەتەکانی هەفتە ببینین. سەرۆکایەتی زانکۆی سەلاحەدین کۆلێژی هونەرە جوانەکان بەشی هونەری شانۆ شانۆگەری ماکبێسیان لە هۆڵی پەیمانگەی هونەرە جوانەکانی هەولێر پیشاندا. شانۆگەریەکە تێزی دەرچوونی قوتابیانی قۆناغی چواری کۆلێژ بوو بە بەشداری ژمارەیەک لە قوتابیانی قۆناغەکانی تر. شانۆگەریەکە لە نووسینی ویلیام شکسپیرە و لەلایەن ڕەزا عوسمانەوە کاری دەرهێنانی بۆ ئەنجام دراوە. ئەمڕۆ وەبینن پرۆژەی دەرچوونی قوتابیانی قۆناغی چوار بەشی شانۆمان هەیە و شانۆی ماکبێسە. ئامانجمان لەم پرۆژەیە کاتێک قوتابی دێتە کۆلێژی هونەرە جوانەکان و لە ماوەی ئەو 4 ساڵەدا کۆمەڵێک چالاکیە بێت ئەنجام بە و لە ئاخر ساڵیدا بێت تێزی دەرچوونی کارێکی شانۆیی بێت و خۆشبەختانە ئێمە ساڵم کارە شانۆییەمان کرد و من کاری دەرێنانم بۆ کرد لەگەڵ ئەو قوتابیە خۆشەویستانەیە کە خۆشبەختانە زۆر سەرکەوتوو بوون لە چاوەڕوانی ئێمەیا بوون ئومێدبەخشن و هیوادارین ئەم قوتابیانە بچنە دەرەوەی کۆلێژ و کاریگەریان هەبێ بەسەر شانۆ و بەسەر هونەری کوردیەوە و بتوانن داهێنان بکەن بتوانن پەرەی پێ بدەن بتوانن خزمەتی زیاتر بە کۆمەڵگە بکەن. نابێ ماکبێسی تر بخەوێت بەسا ئەوەندە قوڵ بیری لێمەکەوە و ڕۆکەمی ئەو قۆڵەپیسانی سەردەستدا بکە. شانۆکە بخۆی بە ناوی ماکبێسە لێدیش خێزانی ماکبێس دەکا. ئەو کارکتەرە بۆ من کە ساڵانیش زۆرە لە بواری نواندندام خەونێکی گەورە بوو لەبەرەوەی کارکتەری لێدی ئەوەندە کارکتەرێکی ئاڵۆزە و نواندنەکانی جۆرا و جۆرە ئەکتەرێکی پرۆفشناڵ و ئەکتەرێکی زۆر ئازای و ئەکتەرێکی دەوێت زۆر پرۆڤەی کردبێ. جگەلەوەش کە وەکو ئەوەی باسی ڕۆڵی ژن بکرێت لە شانۆدا هەر لە مێژوو شانۆدا کە باسی دەوری لێدی دەکرێت دەزانرێت کە ئەو کارکتەرە زەحمەتترین کارکتەرە بۆ ژن کە بتوانێت نواندنی تێدا بکە. بۆی بەڕاستی بۆ من خەونە هەستیش دەکەم ماوەی 6 مانگە کە پرۆڤە دەکەم من لە خەونە نزیک بوومەتەوە. لە ماوەی ئەخیردا زۆر لەگەڵ کارکتەرەکەم دەژیم و زۆر هەستی پێ دەکەم و بە هیواشم بینەر بزانێت کە چەند لێدیم ئەوڕۆ. من لەم نمایشە شانۆی دەوری ماکبێسە بینم. بە حەقا دەم تێکستێکێکە لە تێکستە هەرە بەناوبانگەکانی دنیا و تێکستی نووسەری گەورەی ئینگلیز ویلیام شکسپیرە. بە حەقەت هەموو ئەکتەرێک حەزەکات لە تێکستەکانی شکسپیرە ڕۆڵ ببینێت و منیش بە هەمان شێوە بە تایبەتی تێکستی ماکبێسێکێکە لە تێکستە هەرە تراژیدی و خوێناویەکانی شکسپیر. بۆ من ئەم ئەزمونێکی جیاواز بوو ئەزمونێکی خۆش بوو لەگەڵ ئەو برادرانەی پۆل و کە بەیەکەوە ئیشمان کردووە. ئەگەر لە بەرزترین پلەی پیاوەتیشدانی ئەوە پێم بڵێن ئێمە پیاوی نۆرە نسیبی چاوم دەرزیبێ کەوا نەبم لە ئاهیا و سێهەمین دیداری هەناسە شعریەکانی شاری ئەوین لە قەزای سەید سادق بۆ 6 شاعر ئەنجامدرا. شاعرانی دیدارەکە ئومێدیان خواست کە ئەم جۆرە چالاکیانە بەردەوام بێت تا بتوانن زیاتر خزمەت بە بوارەکە بکەن. دیارە لە هەلومەرجێکی وەک ئێستای کوردستانە ئێمە ئەگەرچی جۆرێک لە نیگەرانیمان هەیە لە کەمی ئامادەبوونی خەڵک و جەماوەری تایبەتمەند بۆ
ئەو دیدار و بابەتە هوەری و ڕووناکبیریانەی کە لەم شارە بەڕێواچێ بەڵام سرەڕای ئەوەیش بە بەراورد بە شار و شارۆچکەکانی تر ئێمە دڵخۆشین چونکە هەمیشە جەماوەرێکی دیار لە ئەوانەی کە مەبەستیانە ئامادەی ئەو کۆڕ و دیدار و بۆنانە دەبن کە ئێمە چالاکیەکانمان لەو میانانە پێشکەشەکەین. جەحێڵان ئاشفتە حاڵن بۆ خەندەی لێوەکەی نازی دەکا بازی بەڕێبواران بە زوڵف و ئەگریجەی سازی برژانگ نەما هەموو ڕۆژێ بزمار نەبێ بۆ ئێسقانم جێ نەمێنێ لێ تەسەورەکەم ئەم جۆرە سازدان و ئەم جۆرە کۆڕوسی میلارانە نەبێ هەچی پەیوی جوان لە هەناوی شعری ئێمە هەیە هەمووی بەرەو هەڵقرچان و بەرەو سووتان و نەمانەچێ لەبەرەوە ئەمان بە دڵنیایەوە داینەمۆیەکن بۆ ئەوەی کە ئێمە لە نووسین نەکەوین کە خامە ڕەنگینتر و باشتر و جوانتریش بێت. پێرفۆرمانسی دەنگم لە موو باریکترە لە شاری کەرکووک پیشاندرا. پێرفۆرمانسەکە گزارشت لە یاریە کۆنەکانی شاری کەرکووک دەکات و لە لایەکی تریشەوە گزارشتە بۆ پەیوەندی نێوان ئەندامەکانی کۆمەلگا بەگشتی. بیرۆکەی پێرفۆرمانسەکە لەلایەن شێوەکار سەنگەر قوبادەوە دانراوە و سەرپەرشتی کراوە. ئەم جۆرە گەمەیە لە کاتی خۆی چەندەیە لە موبەر لە کەرکووک هەبووە. من جۆرێک لە کۆنسپتم داوەتێ مەفهومێکم نوێم داوەتێ و بەکارم هێناوەتەوە لە سپەیس و لۆکیشنێکی نوێتر بوو سەردەمیانەترە. لێرە ئێمە سێ فیگۆرمانەیە دوو فیگۆری مێمانەیە کامانە حیوار و گفتوگوی مینی نێوانی خۆیانەیە یاخود بابەت و قسە و گفتوگوی ڕۆژانەی خۆیانەیە لە ڕێگەی تەلەفۆنێک کە تەلەفۆنێکی زۆر بیدائیە لە ڕێی دروستکردنەوە کە کاتی خۆی خەڵکی ئەم ناوچەی دروستی کردو وەکو جۆرێ لە گەمەکردن بۆ پڕکردنەوەی فراغی پەیوەندیکردنی خۆی کە ئەو کاتە ئامێری تەلەفۆن زۆر کەم بووە. بەڵام لە هەمان کاتە فیگۆرێکی نێرمانەیە کە بە دوو قوتووی لە پێ هەڵکێشرا و دەنگ دروستەکەوە ژاژا دروستەکەەوە ئەوێ بابەتی گفتوگەی نێوان ئەم دوو عنسەرەنیەیە بشێوێنێ. ئەمە بۆ خۆی هەڵگیری ئەو مەفهومەیە کە ئەمانەوێ بڵین لە کۆمەڵگەی کوردی هەمیشە نێرەکان هۆکارێک یان فاکتەرێکن بۆ تێکدانی ژیان و بابەتی مینە یاخود هەمیشە وەکو فاکتەرێکی نەرێنی تەدەخولەکەن لە ژیانی مینە و کارکتەری مینە. کورتە فیلمی پارالێل لە شاری بەرلینی پایتەختی ئەڵمانیا بە هاوبەشی کورد و ئەڵمان بەرهەم دەهێنرێت. Film ser du kultura daxve, ser kultura Kürdi, yan kultura oryental, em bêjin kultura oryental û kultura Avrupî. Yani eger em vê di kulturuna bi hevdura dînin ser masakê, ê çi bibe yani? Em dînin ser tawlê di kultur bi hevdura. Ê çi derê yani? Ê çi bêjin? Çi qas ixtilaf heye? Me xwast em film ser wê çi tî bi rastî çêkirin yani. کورتە فیلمەکە باس لە کوردێکی ڕۆژاوای کوردستان دەکات کە تازە چووەتە ئەڵمانیا و دەیەوێت لە تەنیایی ڕزگاری بێت. فیلمەکە لە دەرهێنانی جوان عەبدۆیە. ڕۆنێ me divî filmî de projektê de wek kanîwar kesek ji Rojavayê Kurdistaniyê li Helebê jiyan kiriye û hatînawiya Almanya Berlînê naskirinawiya civaka Alman û hewildanawiya bi çandê nû re integrasyona xwe çêbikê.
سرێک کانیواردە چەند پرس هەنە دەرحەقی جڤاکە ئەڵمانیادا و هەنێکیژی دخوازێ وێ تەنێتیە خوا لە بەرلینێ هەنێکی دەرباس بکێ ژوێ تەنێتی دەرکەوێ دەردۆرا خۆ ئەنسانی نو ناس بکێ. پێم وایە ئەمە زۆر گرنگە چونکە کۆمەڵێک کولتوری جیاواز تێکەڵ بە یەکدی دەبن. پێویستمان بە گفتوگۆ هەیە لەگەڵ یەکدی چونکە هەندێک لە یەکتێنەگەیشتن هەیە لە نێوان کولتورە جیاوازەکان. لەو باوەڕەدام ئەگەر زانیاری زیاترمان هەبێت ئەم کێشەیە چارەسەر دەبێت. ئەم فیلمەش دەرفەتێکی بچووکە بۆ ئەوەی زیاتر لە یەکتێ بگەین. بۆ ناساندنی نوێترین ئەلبومی هونەرمەند میکایل ئەسلان کۆنسرتێکی گۆرانی و میوزیک ئەنجامدرا. لە کۆنسرتەکەدا کچە هونەرمەند دیلان تۆپ بەشداری کردبوو. ئەلبومە نوێیەکەی میکایل بە ناوی ئاخپینەوەیە. دەستێن کلامی ئێستێ ئالبومی بدن. زافینی ما ئەڵەمانیا قەید کرد تا یەکی ئێستانبول دم قەید کردی. kurmancı ki testo albümü med kurmancı ki testo zazaki u ju klamek yani Türkiye hasta folklor seni ki zafina ez bixu emiskon ez bixu kompozisyon bixu bikmen bixu kon yani من متقوم عليقو بتانا أو جاليريا كلامي الدرس ميا عايشة شباخي أبو أو ياندقو قرا ناس قرن باشه من كلامي ك رندك درس ميقو أو جي دالي خضرة موسيق و تكست أيانا إدنجي بركة مكايل بون بخا شكر بو كلامه مەروان عەلی نووسەرێکی کوردە بەناو نیشانە سەرنجڕاکێشەکانی لە مەیدانی ئەدەبدا ناسراوە و زۆربەی بەرهەمەکانی بە زمانی عەرەبین. بەرهەمەکانی باس لە ئازار و نەهامەتیەکانی گەلی کورد دەکەن. دو بەرهەمی ئەم نووسەرە کتێبێکە بە ناوی چۆن دەبیت بە کورد بە ماوەی 5 ڕۆژ. لە نزیکەی 10 وڵات بڵاو بۆتەوە ئێستا خەریکی وەرگێڕانێتی بۆ زمانی کوردی. نابێ من مروان عەلی گوندێ گرسۆر کێلەکە قام شلۆ ئەز هاتمە وێ دنیایە ساڵە 1960 ساڵە 1995 ئەز لە ئەوروپا دژیم دەستپێکەز هاتم هۆلەندا و 10 ساڵە ئەز لە ئەڵمانیا من زمانی عەرەبی دنیویسینم من خواست وەک واقع نویسکارێمەی کورد ئێ بزمانی بەیانەی و غەریبی دنیویسینن خواست کە ئەسکار بم دەرد و ئێش و هێوی ئێم خۆ و ئێ ملەتی خۆ مکاربن بگینن کەسێک بزمانی عەرەبی دخوێنن و هەندێک ژواژی بەشێکی مەزنێ
كيف تصبح كرديا في 5 أيام تشاوات بين رجاد بب كردك قال لك نبيسكاري عربي خوندن بركيف هو جيرهات رومانيسكي عرب برمزن هي ربع المدهون فلسطيني جمر نيفسان جو إمد نيفرو جيد أزبهم كرد تشتي تيد مخصت جز روشة ملتي كرد روشة خوا ملتي كرد قندي خوا قامش لو أبا جاري ما أز بدم خوياني كرنس كارم تشتكي جي بقينا مف خندواني بزماني عربي دخين قالك تشتا تبي أم وانا جيراني هفن أم براي هفن أم نزيكي هفن اللي قالك تشتهن لسر كردا نزانا حتى نهار بينج برهم إيمنن ودو برهم جيل سرمتشي بون هلبس تيم وتشتيم دانا هبدو يك بزماني كردي ويك جي بزماني تركي وقالك هلبس تيم يجي حتى نورقران زماني انجليزي وفرنسي وتركي وفارسي وسوراني جي كردي يعني كردي عمي سوراني از يك جي براستي از بيجم از تم ادبي بنيفساندني بقوتني ببيفي مروكار قالك برسكريكا جارا سربك يك جي برسكريكا كردي از بيجم دوار سياسة ده دوار بيفي ده دوار نيفساندني ده مروكار رين دفكب قبل مرو خلكير بقدر الآخر وقب عربي بيجي مرو وار بدو بستين درد وإيشي خوا وهيفي خوا وحقي خوا ما في خوا إجوار بدو خاني كرن سینەماکاران بەگشتی و سینەماکارانی کورد بە تایبەتی سوود لە چیرۆکەکانی کۆمەڵگەی کوردی وەردەگرن بۆ فیلمەکانیان. غەمگین سەلاح خەڵکی شاری عامودایە و چەند ساڵێکە لە شاری زیورخی سویس ڕادەژی. ئێستا سەرقاڵی وێنەگرتنی فیلمێکە بە ناوی لە دوارچکەی تەیارە کە لە 5 وڵات وێنە دەگیرێت. سال 1993 لسويسرا فيلم لسويسرا خوندي در هنري 2009 حطاني 2003 حتى 2009 فيلم كي دوكيومنتر من شيكر مشروع التخرج وقت بيجن لسر لاسي باسي يعني باسبورتك شبو يك جاري اكشن فكرة باقي فيلم باقي نسكا جيانا مهاتي هناك جيانا موقتش نوتوسيا مهات بيدك براسي امرو بنقل كي صافون يعني ازو هناك حوالي باقي نسكا الفيلم جي دسبيكا مروفي كي صافي لاوروبا يعني تخوازه دل بقره بخوازه دعوتي تشيكي ودور بالقلجنا خرازي يعني في ريتوالا هاني بك يعني مخاب ان اوروبا نا تشتي وساتنا يعني هنيكي بفيرنجي وبيرنجي دنجي انه جرك جارنا مرو هنيك ديوارا خسر بقى بيزي يعني تمام يعني تو دجي افي ملافانيا بك تقل كي بوست فيلم منين هذا نافي فيلم بدو شوبا تيار يعني باب تيار كوريوي شوي اوروبا وكهم جنجا ولا وقله جنجا وندا ابوي وباب تيار وهر اللي بقار الكوري هو بقار يعني نافي فيلم بدو شوبا تيار بروجكت قالكي مازن جبر البنج ولاتا غرق شيبه يعني غرق لروجابا شيبه غرق التركي شيبه اليوناني شيبه ايطاليا
ولسويسرا هندري في فيلمي دي روشة بنابري أوروبا زدت خينا بتشرنجي بتشبريشاني لفر دجي لە دوا بڕگەدا شێوەکار فەهمی باڵایی میوانی ئێمە دەبێت و باس لەو تابلۆیانە دەکات کە بۆ گزارشکردن و پیشاندانەوەی داستانەکانی کورد دروستی کردوون. بە شێوەیەکی هونەری داستانە دڵداریە پڕ لە ڕەنگەکان لەسەر ئەم تابلۆیانەی هونەرمەند دەبینرێت و سروشت و شاخەکانی کوردستانیش وەک پەناگەیەک بۆ ئەو دڵدارانە دەردەکەون. او خو ملت دیروک خود هنن یاسین دی او دیروک چیا نویسکی بید چیا هنری بید چیا چیروک بید سترام بید نیاجی داستان سرکفتنا قهرمانی آون گله کرد گله داستانه تنیت اوینش برکو پیوندیا گله کرد بتر کسی کرد چیا و بسروشتی بگیری دای بو او اوینا کود گنداد بسروشتی دهات یکرن گله کیا پیروز بو او پیروزی اجبر کود وی وقت دکه ون شوپین هرمیت و صابون دبیت هندک تش ببینه آستان که اگر ترکی دا نگه هشت بینه اگر تشتگ نگه هشته ایدی او پناد بنا بر روی و چیای عشقاوان لویرید بیتا خو قربانی کرن داستان وکی که ما دست بکرید هندک آرمانچ مجی هبویا بو نمونه دو سه تابلو هجوانه اوه کو شبرکو عشق سنور دیانت نزانید یه مذهبی نزانید یه قومی نزانید یعنی به سنور آزاده شبرکو او هستین کو دلووانی و سوزا تنافبرا که چوکرا دا تیتدان گهیتا کشتنه کشتن قناغ هری دماهی جیانه ونمونه داستانا وكي ام بيجين درويش عبدي وكي سك درويش عبدي ابخو ازدي بويا بس عدول بسلمان بويا شبه قهرمانيا و رزگار کرنا و بچه گریدانه که سیاسی جا به هیرشن ترکا هاتی نسر و کس نشه برزبانی جب کرد او قهرمانه که هاتی و رزگار کری و او آخ بويا قربانه و ایکی که دیسان توی دمیدا میره روی دمیدا یان او سرکشی وی وقتی که چاخا پیشکشی درویش عبدی که دیش بگوتی تو قهرمان های بود شیای مرزگار بکی او جید بیجتن بری وقتی گوتی هر کسی وی رزگار بکتن یان بروانی بگید از که چاخا دم اویجی بود حتی از آخا خو رزگار نکم از ناب مزاوا اونجی عدل ببید اوی يعني ساكل فيريجي جريدانا كنا تويا هاي يعني بري رزقار كرنا آخه باشي بيجتن وقت أزبار محترم مزوري شعر خود بيجتن سر تخت آزادی اسناب ما زاوات ببیبو که يعني تشكي وصايا هاي جبروي أو يادي شيخ الصنعان أو كتشكا فلا يعني كواوي مريد هبونا وشيخ بويا وهر تشت هبويا يسا خاطر كتشكا فلا بو فلا شرطيوان أو بو وبو شواني برازا جيد جل هنديجي عشق خو دیسان گوری قربانیا وی مذهب و دینی وی لکه متینی اگر هم صح کنی هر عینن همان تشت یعنی کچک ازدی و کر مسلمان پشوانه چه بویا یعنی
اف دیانت کو کریستیان و ازدی و مسلمان تیکلی عشقه ات وان داستانا دا پیکینای داستان دی اگر هم صح کنی وکم موزین کویا دیاره یعنی اسکان وکی سیران